کاتێک متمانە دەبێتە ناونیشان سنوورە جوگرافیەکان نامێنن. لێرە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ڕۆژانە پێشوازی لە چیرۆکە جیاوازەکانی ئازار دەکەین کە لە دوورترین شوێنەکانی کوردستانەوە بە ئومێدی چاکبوونەوە ڕوومان تێدەکەن. هاتم میهرەبانیم هەڵبژار لە سلێمانیەوە بە ستافەکەی دکتۆر دلێرم هەڵبژار. ستافەکەی دکتۆر دلێر ئەم عەمەلیاتاکەن. ستافەکەی زۆر باشن، زۆر زیرەکن ماشەڵڵا. مەلا فەوزان ڕێکانی ئەکنجیە شێلا دزێمە ناحیە شێلا دزمێن سەرب دووکێمە ئەڤروکە ساڵمە نەخۆشخانە میهرەبانی. ئەڤرو ئەم هاتین لە نەخۆشخانە میهرەبانی جهێ و بنگەهێ فەقیر و ژارە gelek pêşwaziyeka can û harîkariyeka geleka berfireh bime kir. Rêz û ihtiramê gelekî biha dane me. Her wesa me dîtin li vê xist nexweşxanê ciyawazî gelek nexweşxanê dî karmendê wan ew navêlê de şûrdikin rêz û ihtirama hemî kesekê girt. هەر پشکێک کە لێرە هەتانە تەنها ژمارەیەک نییە، بەڵکو فرمێسکی سڕاوەی دایکێک، خەندەی منداڵێکی بە ئازار و دوعای خێری هەژارانە. ئێمە متمانەی ئێوەمان کردوتە سەکۆیەک بۆ دەستگرتنی ئەوانەی تەنها خودا و پزیشکەکانمان شک دەبن. ئەی دکتۆر دلێر کزی نایی بابی خۆم نۆم ناکات. ئەلحەمدولیلا خێرخوازەکی دەرجەیەکە تاچی نیە لەسەر دنیای نازان کۆت عەد و پاداشی بدەمەوە. ماوەی زۆر دەنارێنیت لەو نەخۆشی چەند دکتۆری چوونە داوای ئەو پێشەکی زۆریان کردیا دەرسمان دەرنەبوو ڕاستی. وەڵڵا ئەلحەمدولیلا خوا خێربوون سیهاتنی ئێرە هەمووی ئەسۆ گرت گوتی هەت مشکلێکی هەبیت هەموو ئایدی خۆم و هیچ مشکلەتان نەبیتن. پاک و خاوێنی لای ئێمە متمانەی هەموو چینەکانی بەدەستهێناوە، هەروەک چۆن مامۆستایەکی زانکۆ شایەتی لەسەر ژینگەی خاوێن و تاقیمی وردی نەخۆشخانەکەمان دەدات. من وەکو مامۆستایەکی زانکۆ کە لە کۆلێجی پەروەردەی مەخموور دەرسەڵێمەوە ئەمە چەند جارێکە بۆ ئەم نەخۆشخانەیە بۆ کەڵە شاخکردن. بەڕاستی زۆر خۆشحاڵم کە نەخۆشخانەیەکی بەم شێوەیەم بینی کە زۆر پاک و خاوێنە، مامەلیان زۆر جوانە، نرخێکی زۆر گونجاوە، بەڕاستی شوێنی دەستیان دیارە کە خزمەتێکی زۆر جوان دەکەن. میهرەبانی سلماندی کە دەکرێت بەرزترین کوالیتی پزیشکی و پاک و خاوێنی لە ئاستی جیهانی بخرێتە خزمەت هاوڵاتیان بە نرخێکی ئەوەندە گونجاو کە بارگرانی نەبێت لەسەر شانیان. ئەمە ئەو هاوکێشە سەرکەوتووەیە کە میهرەبانی پێدەناسرێتەوە. دەستخۆشی لە خێرخوازانیش دەکەم کە ئەو نەخۆشخانەیان بنیان ناوە خوا خێریان بنووسی. ڕاستی یعنی بە پارەکی کەم عملیاتی گەورە دەکەن و لە خزمەت فەقیردا دەبن. لێرە زانست بە ڕوحیەتێکی ئاینی و ئیمانیەوە کاری پێدەکرێت. چارەخوازەکانمان بە کردداری بینەری ئەو ڕاستیان. کە چوومە ژۆری حەمەلیاتی بەوەی زۆر متەئەسیم بووم، یەک لە دکتۆرەکان سوورەتە قورئانێکی خوێن پێکەوە لەگە من دوعایە دەکرد دەگو هیچ مەترسێ. نەخۆش لێرە هەست بە نامۆیی ناکات، چونکە کارمەندەکانمان میهرەبانی بە ناسنامەی خۆیان دەزانن. ما يفرق بين مسلم مسيحي سني شيعي. أحسن تعامل شفته بحياتي بهذه المستشفى بدون مجاملة، لأن هواي مستشفيات رحت 3-4 مستشفيات، هذه أحلى مستشفى وأرقى شيء بالتعامل. ئەمڕۆ میهرەبانی نەک تەنها پرۆژەیەکی تەندروستی سەرکەوتووە، بەڵکو دەرگایەکی کراوەیە بۆ هەموو ئەو کەسانەی دەیانەوێت وەبەرهێنانێک بکەن کە خێر و قازانج بەیەکەوە کۆبکاتەوە. بۆ ئەوانەی دەیانەوێت ببنە هاوبەشی ئەم کاروانە ئێستا کاتی ئەوەیە. پێکەوە میهرەبانی بەردەوام دەکەین لە دروستکردنی گۆڕانکاری. لە مارەبانم دیت لە هیچ جێکم نەدیتە خێر بکەی ئەوە خێرەکەی بکەی. خێر لەوەی خێرتر نییە و باشترش نییە جێی هیچ لە هەموو جەیەکی باشتر و خێرکردرە. ئەلحەمدولillah خوا دەستی بە ئەمری بکری ئینشاءالله. ئەمانەتەی خوا پێغەمبەران بی ئەری وەڵا ئەمن دیتم کەس نەیدیتە. خوایە بەردەوام بن هەمووتان لەو خێر و حەسەناتە بێبەش نەبن ئینشاءالله. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی پشکێک لە خێر و بەرهێنانێک بۆ 2 ڕۆژ.